ئەم زیاتر بێ پرسێک و تۆ پێش بکەم بە میێوانداریە مەولوت سابڕ ڕێبەرە گشتێ بانکین بازرگانیە هەرێما کوردستانê کاک مەولوت و بخێراتێ سپاس بۆ هاتنەوە گەشتە چ قونا ji hewlêr derbas bû geşta bajarên dijî niha li kîjan bajaran ev pirosa hejmara min hatiye dest pêkirin. زۆر سپاس بۆ دەفرەتە ئەژماری من بەردەوامە لە ئیش و کارەکانی خۆی و بە جوانترین و بەڕێکوپێکترین شێوە کارەکانی دەکات هەم لە تۆمارکردن هەم لە پێدانەوەی کارتەکان بۆیە لە هەولێر خۆتان دەزانن تەواو بووە ئێستا لە سلێمانی دەستی پێکردەوە لە دۆچیش بە هەمان شێوە بۆیە بەردەوامین لە تۆمارکردنی فەرمانبەران هەم لە هەولێر و هەم لە دۆک لە ناوەندی هەولێر و سلێمانی جگە لە شارەکانی سەر بە و پارێزگانە شندە شاری دیکەش دەست پێکراوە ئیدارە سەربەخۆی سۆران لە بۆ نمونە ئەویش دەست پێکراوە ئەویش دەستی پێکراوە ئەم دەستپێکردە لە ئەو شارانەکە کراوەتە ئێستا چەند کەس کارتەکانیان وەرگرتووتەوە یعنی بە هەولێرەوە ئەوەی هەتێستەوە گیرات و 120,000 کارتە 120,000 کارت 233,000یش تۆمار کراوە بەڵێ لە دانانی ئامێرەکانی ATM بنکەکانی ATM داش کار دەکرێتن بۆی زیاد بکرێن بە شێوەیە بگاتە هەمویان هەموو لی نزیک ببن لەمەدا چ پێشکەوتنە کردەوە ئەو ATMەکان بەردەوامن لە چەند ویزگەیەکدا دەنرێت هەم لە شاری هەولێر هەم لە دهۆک هەم لە سلێمانی و هەروەها لە ئیدارە سەربەخۆی سۆران بە هەمان شێواز حکوومەت هەرێمی کوردستان دەیەوێت لە شوێنێکی دیاریکرا و شوێنێکی گشتی چەند ATMێک بەیەکەوە دابنێت و بێ خەڵک بە ئاسانی بتوانن بگەنە ATMەکان و موچەکانی خوانی لێ وەربگرن ئەوانەی کاک ماڵوتای ئێستا کارتەکانیان وەرگرتووتەوە چ وەڵامێکیان گەیشتووە بە ئێوە لە ڕۆی پرۆسەی وەرگرتنی موچە لە ڕێی کارتەوە کە کار ئاسانیەکە لە هەمان کاتدا لە ڕێی ئەو کارتەوە دەتوانین چەندین خزمەتگوزاری دیکە سوودمەند بیلێ تاکید طبعاً ئەژماری من هەمووی بە ڕێگای ئەلکترۆنی ئەنجام دەدرێت لە بۆ نمونە کە ئەو کەسی خۆی تۆمار دەکات پاشان بە ڕیسالەیەک لە بۆی دەچی پێی دەگوترێت لە فلان کات لە فلان شوێن وەرە کارتەکە خۆت وەربگرەوە ئەم کارتە کە وەردەگرێتەوە دیبیت کارتە چونکە بەڕاستی ئێمە دەمانەوێ بە جوانترین شێوە و بە تەکنەلۆژیای سەردەم ئەو کارتانە تۆمار کراینە و تەبع کراینە بەوەی کە هاوڵاتی و فەرمانبەران سوودی وەربینن ئێمە مزجێنی دێنە فەرمانبەرانی خۆمان ئەوانەی کە ئەو کارتە وەردەگرن ئەو کارتە دەتوانین لە هەمان ڕۆژدا کەوەری دەگرنەوە سەردانی لە بۆ نمونە ئارتی بانک یان بانکی جیهان یان هەموو ئەو بانکانەی کە ئێستا بەشدارن لە ئەژماری من دەتوانین بیکەنە نێو دەوڵەتی یعنی هەر کاتێک هاوڵاتی هەر کارتێک بێوێتین تەحویلی بکات لە بۆ ئەوەی کەوا لە دەروی وڵات سوودی لە وەربگری ئەو بانکانە ئامادەنە بیکەن یعنی لەسەر داواکاری فەرمانبەرەکە خۆی دەوەستێت دەتوانێت هەمان کات ئەو کاتێککە مامەڵەکەی دەکات داوا بکاتن نێو دەوڵەتی بڵێ بکاتن ئەوەی یەک دوو ئەم کارتە دەتوانێت سوودی لێ وەربگری لە هەموو ئەو دەست پێشخەرانی کە بانکان دەیدەن وەکو مەسەرەن ڕاکێشانی وەکو سلفەیەک بتوانین ڕابکێشی لە ئەژمارەکەی خۆی یان لە بۆ داهاتوو دەتوانین لە ڕێگای فرۆشتن یان کڕینی کاڵەکانیان دەتوانین لە مۆڵ و لە دەستگا گشتیەکان بەکاری بێنن باشەکە کە ماوەێت ئەوە سوود بۆ خودی فەرمانبەران بۆ خۆتی هاوڵاتیان بۆ ئابووری وڵات بە تایبەت بوو کارتی بانکی کە لە عێراقدا کارتەکە لە هەرێمی کوردستاندا هێشتا نەگەوشتە ئەو ئاستای بەڵام هەوڵ دەدرێت کاری بووکراوە بەردەوام دەکات چییە؟ خۆی ئێمە ئابووری کوردستان دەبەسترێتەوە بەچی بە سیستەمی بانکی چونکە یەک لە کارە سەرچیەکانی بانک چییە؟ پێشکەوتن و گەشتە پێدانی ئابووریە گەشتە پێدانی ئابووری لە ڕێگای چیە؟ لە ڕێگای تەمویلکردن یان لە ڕێگای پارەدارکردنی پرۆژەکانە جا ئێمە ئەگەر بتوانین ئەژماری من بکەینە سیستەمێک لە هەموو هەرێمی کوردستان کاری پێ بکرێت ئەو کاتە دەتوانین ئەو پارانەی کە بەنقد ئێمە لە بۆ موچە بەکاردێنین دەتوانین لە بە پرۆژەکان بەکاری بێنین چونکە ئەگەر هاوڵاتی دڵنیا بوو کە سەری مانگ ئەو کارتێکە لە گیرفانیدایە ئەبێتە ڕسید و دەتوانێت بەکاری بێنێت لە هەر شوێنێک بێتن کەواتە پێویستی بە نەقد نابێت ئەو کاتی ئەو پارەی ئێمە لە زیاتی لە بۆ موچە بەکاربێنین کە خەرجی بەکاربردنە تەژغیلیە دەتوانین لە بۆ تەمویلکردنی پرۆژەکان بەکاربێنین ئەوەش دەورێکی سەرنجی دەبینین لە بۆ بەرەو پێچوونی ئابووری هەرێمی کوردستان کاک سابر لە ڕووی کاک ماولود لە ڕووی تەکنیکیەوە دەکرێت ئەم پرۆژەیە ئەم دەست پێشخەریەی هەرێمی کوردستان بە بانکێکی عێراقەوە ببەسترێتەوە ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە بانکی ناوەندی عێراقی ئێمە کاتێک خۆی کە دەستمان بە ئەژماری من کرد موافقەی ئەوەی وەرگیراوە یعنی بە هاوڵاتیان بزانێن حکوومەت هەرێمی کوردستان لە خۆیەوە دەستی بە ئەژماری من نەکردووە
بانکی ناوەندی عراقی ڕەزامەندی داوە کە ئەژماری میگن لە ڕێگای ئەو بانکانە ئەنجام بدرێت کە ڕوخسەتیان وەرگرتووە لە بانکی ناوەندی عراقی یعنی مۆڵەت پێدراون بۆیە ئەو بانکانەی ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین وەکو جێبەجێکردنی پرۆژەی ئەژماری من ئەوە لە ڕێگای بانکی ناوەندی عراقیەوە ڕێگای پێدراوە بۆیە ئەوانیش دەتوان ئەو کارە بکەن لە هەرێمی کوردستان یعنی هیچ خلافێک نابینین ئەوە با خەڵک بزانێتن هیچ خلافێک نییە لە ڕووی تەوتینکردنی با بڵێن موچە کە تەوتین بکرێتن چ لە ڕێگای ئەژماری منەوە بێت لە ڕێگای بانکی ناوەندی عراقیەوە بێت تەوتین بەڕاستی بە ئەوەش خەڵک بزانێتن ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەمێکە کار دەکەین لە بۆ تەوتینکردنی موچەی فەرمانبەران تەوتین چی یعنی بە نیشتیمانیکردنی پێدانی موچە بە نیشتیمانکردنی پێدانی موچە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە بۆ ئەوەی کەوا تەوتین بکرێتن لە ڕێگای ئەو بانکانەی کە بانکی ناوەندی عراقی مۆڵەتی پێداون بۆیە کاری لە پێشینەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کردیا و ئەوەی ئێستاش کە بڕیار دراوە محکەمەی ئیتیحادی کە بڕیاری داوە کە موچەخۆرانی هەرێم تەوتین بکرێت هیچ خلافێک نییە بەڵکو شان بەش ئەو بڕیارە دەست پێکراوە لە هەرێمی کوردستان پێ دەڵێم هەتاکو ئێستا 233,000 فەرمانبەر تۆمار کراون و 120,000 کارت وەرگیراوەتەوە بۆیە ئەو سیستەمە بەردەوامە و دڵنیا بن لە ماوەیەکی زۆر کووردا هەردوو جەنابی بەڕێزان سەرۆک وەزیران دەگەنە دەرئەنجامێکی باش بۆ ئەوەی کەوا تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەواو بکرێت باشە کاک مەولود بانکی ناوەندی عێراق مۆڵەتە دامەزراندنە بانکە نیشتیمان لە هەرێما کوردستانی دایە دیکەنگی هێتا دەکردن لەسەر چمایە طبعا مۆڵەتەکە تەواو بووە ئێمە زۆر جار باسی ئەومان ئەوەی کە ماوە تەنها ئەنجومەنی کارگێڕیەکەی ماوە مەجلیس ئەلئیدارە تەنها دەستنیشانکردنی مەجلیس ئیدارەکە ماوە ئەنجومەنی کارگێڕیەکە دەستنیشان بکرێتن و ئەوان دەست بەکار بن ئیتر ماکی نیشتیمان دەست بەکار دەبێت ڕێبەرێ گشتیە بانکی بازرگانیان هەرێما کوردستانی کاک مەولود سابر گەلێک سپاس بۆ ئامادەبوونەوە سپاس